بە هەر قادری شێوازێکی جیاوازە دیزاینکردن و نەخشاندنی کەرەسەکان بەکارهێنرێ بزانینە و کەرەسانە چی و نەخشاندنەکان خۆی لە چیا بینێتەوە جا سەرکۆ بەڵێ ڕەنگە زۆر کات بۆ ئەوەی کە تۆ بتەوێت بابەتێکی جیاوازتر کارێکی جوانتر پێشکەش بە بینەرەکانت بکەی زەوق و سەلیقەی ئەو کەسە زۆر لەویا ڕۆڵە گێڕای زۆر کەسەیە دەستڕەنگینەکەی بە شێوازێکە کە کارێکی لەو شێوازە کات کە کارەکەی زۆر جیاوازتر بێ لە چاو کەسانی کراوەنیە جوانەکە دەرنات شێوازە جیاوازەکان کارە جوانەکان دەرەخات بۆیە بزانین لەم شێوازەی ئەمە چ جیاوازیەکەیە بۆ جوانەکانیش خۆی لە چیا بینێتەوە لەم راپۆرتەیە بینەریەبی فەرموو. زیاتر لە 20 ساڵە کە لە زمینی هونەرهای تەجەسومیدا کار دەکەم پێش هەموو شتێکە کارم دەست پێ کرد بە نەقاشی و تەڕاحی کارەکەم دەست پێ کرد وردە وردە ئەو شتە هەر ڕۆحی منی بە ئیسلا ئێرزانە کرد و ڕۆیشتم بۆ ڕستەهایەکی دیکە. تەسویرسازی مدەتێک ئیدامەدا دوا بە دوای ویدا هاتم ڕووم هێنا بە حەزم سازکردن ئەو حەزم سازکردنە لە بەیسلا فایبەرگلاس و وانە هاتم کەڵکم وەرگرت لە حاڵی حازریشدا لە زمینەی زروفی دێکۆراتیوی سرامیکی و سۆفالینەدا کار دەکەم وە نەقش بەرجەستەش یەکێک لە کارەکانە کە لە حاڵی حازردا ئەوە کاری لەسەر دەکەم. لە بەرزەستترین کارەکانی کە بەیسلا ئەنجامداوە من بە عنوانی ئەڤڵین تەڕاح یەکسەری پۆستەرم بۆ پۆلیس فەتا تەڕاحی کرد دەمۆردی باتەوەزە بۆی کە ڕشتەکەم کامپیوتەر و نەرمەفزار بوو بە خۆشم لە زمینەی هونەردا فعالیەتم دەکرد پۆستەرهایەک بە مۆزوعی فەرهەنگ و ئیستفادە لە فەزای مەجازی بوو دوا بە دوای ویدا کارهایەک بوو کە بۆ موزەی مەفاخری بۆکان ئێمە ئەنجامماندا و یەکسەری ئێلمانهای شەهری کە ڕنگ و بۆنی بەیسلا بوومی هەبوو. لەگەڵهایەکی مختلف باتەوەجو بە مناتقێکی کە لە ئێران وجودی هەیە وەلی ڕایسترینیان خاکی ڕۆسە گڵی ڕۆسەیە هەمان خۆڵە سوورەی خۆمانە کە ئیستفادەی لێ دەکردرێ.